خۆشەویستانم ساڵی نوێتان پیرۆز بێ. بابەتی ئەم راپۆرتەمان تایبەتە بە باری ئاسایشی لە باڵیۆزخانەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وڵاتانی جیهاندا. ئەلبەتە لە پاش ڕووداوەکەی 11 نۆی ساڵی 2012 کە تیایدا باڵیۆزی ئەمریکا لە لیبیا کوژرا لە شاری بانگازی، ئێستا ماین نیگەرانیەکی زۆرە هەم لە ناو کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەم لە ناو وەزارەتی دەرەوەی ئەمریکاشدا سەبارەت بە چۆنیەتی پاراستنی باڵیۆزخانەکان و هەروەها ستافی کارکرد لە ئەو باڵیۆزخانانەدا. هیلاری کلینتن داوای بودجەیەکی زیاتری لە کۆنگرێس کردووە بۆ مەسەلەی پاراستنی ئاسایشی باڵیۆزخانەکان. پاش هێرشەکەی 11 نۆ لە بەنگازی، هیلاری کلینتن وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داوای لیژنەیەکی پێداچوونەوەی کرد بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە. ئەدمیراڵ مایک مۆڵن، جێگری سەرۆکی لیژنەکە، ڕۆژی 18 12 بەرەنجامی لێکۆڵینەوەکانی خستە ڕوو. لیژنەکە گەیشتووەتە ئەو بەرەنجامەی دەستەی ئاسایشی نەگونجاو بوون بۆ ئەو ژینگە مەترسیەی بەنغازی و چۆنیەتی مامەڵەکردنیان لەگەڵ هێرشەکەی ئەو شۆدا. خانم کلینتن بە هەر 29 ڕێنماییەکەی ناو راپۆرتەکە قایل بووە. سیناتۆر جۆن کێری کە دەستنیشان کراوە جێی هیلاری کلینتن بگرێتەوە لە دانیشتنێکی کۆنگرێسدا ستایشی ئەو بڕیارەی هیلاری کرد. لە ڕاستیدا هیلاری کلینتن بەگرتنی بەهەنگاوی دەست بەجێ بە تەواوی ڕێنماییەکانی ئەم لیژنەیە قایل بووە بۆ تۆکمەکردنی باری ئاسایشی و داوای لە کۆنگرێسیش کردووە تا گۆڕانکاری لەو بودجەیەدا بکرێت بۆ زیادکردنی خەرجیەکانی ئاسایشی بۆ دیبلۆماتان و بگاتە 1 ملیار و 300 میلیۆن دلار. و نەبێ باڵیۆزخانەکانی ئەمریکا هەر تەنها ئامانجی خۆپیشاندەرانی وەک ئەوەی بەنگازی بێ، بەڵکو ئامانجیشن بۆ هێرشە تێرۆرکاریەکان. دانیێل سەروەر ژمارەیە پۆستی هەبووە لەوانە لە بەغدا و ئێستاش مامۆستای بەشی توێژینەوەی نێونەتەوەیە لە زانکۆی جۆنس هۆپکینز. بەڕاستی پێم وایە کاری دیبلۆماسی لە پشت دیوارێکی 20 مەتر بەرزەوە ناکرێت. دانیێل سەروەر دان بەوەشدا دەنێ باڵیۆ ستیڤنس هۆکاری لەباری هەبوو تا لە بەنگازی بمێنێتەوە. لە ڕووی مەترسی ئاساییشەوە ستیڤنس لەسەر شەقامەکان پارێزراوتر بووە، لە سەدا 99 خەڵک ئامێزیان بۆ دەکردەوە. دانیێل سەروەر دەژڵێت پاش کوژرانەکەی باڵیۆزی ئەمریکا بۆ لیبیا قسەکردن لەسەر ئەو دۆسەیە سەختە. ئێستاش لە دەمێکدا بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما لە ڕۆژیدا کۆچیکردن لەخۆیە بەهۆی ئەو هێرشەوە باڵیۆزخانەکانی ئەمریکاش پارێزراویان وەک بنیادی باڵەخانەکانیانە.